ئەوە چی بوو؟ ها؟ چییە؟ لەبەر دەرگا هاتمەوە پشیلێکی لێ بوو پشیلە چی پشیلە ڕەش چاوی ئەمەنە ڕێگە بۆ من دانیشتووە ئەو دەبۆی عیب ناکە لە پشیلە هاترسی من بترسم ئەی کێ؟ من ناترسم بەڵام نەوعێک بوو پشیلێ ڕێژە هاتووە زێک ئەیکینام من لە خوای گەورە نەبێت لە هیچ شتێک ناترسم دیارە دیارە بەخەتۆ من شێ دەکەی زانی ئەلو ها سوام خان باشی نەوەڵام منجەڵی بخارمان نییە ئەروەڵات دەی خوال لەگەڵ هیچ بووە؟ نەداوای منجەڵی بخاری کردڵم نیمانە نیمانە ئەوە چییە؟ چییە؟ ئەوە تریشقی بۆ ژەترسیت؟ ئەی ئاخرەوە کاری خوای جای من ناڵم لە خوای گەورە نەبێت لە هیچ کەسێ ناترسم ئەی لەوە ترسم نانە دیارە دیارە بارانە بارێ بارانی بە ڕەحمەوە چەند وەختە چاوەڕی بارانین ترسنۆک عیب ناکەی تۆ شێتی کردم دەرگایە سەبڕۆ دەرگایە بکەڕەوە دەرگایە ئەمجا دەرگایە ناترسم بەس دەرگایە شێت بوو بەدەستیەوە راسي مجور راسي ورا بوجور راسي ورا ورا عجبالة دس بياي راكي ورا ئەوە چی کاکی پۆلیس چییە چی دەبێت لە نازع چی کردو اما اتوای سكر ورا سكر ورا دس خلق بريو فعل خلق ورا دريو تيخو راكي ها بەخوا هیچم نەکردو ئاخر نایبزانم چی نەکردووە ئەزانێت چی کردووە لە تۆ جواب گرا پێ بڵێم چەندی پارەی خەڵک خواردووە من ولا من لا هەموو ژیانمە بەس قەرزاری خوای جانم من خەزاری هیچ کەس ئەم خەڵکە بۆ داوای سەقەت کردو ئەمە داوای تۆیە تێگەشتی ئەگەر عوسمانی برام مەڵێ ئەو خۆی قەلەکەی زیی بوو خۆ من نەموتم دە تۆ ڕاوەسە کاکە ئەگەر ئەکرێت ئامۆزام ئەڵێت ئەوە خۆی فیشەکەی بە ئاسانتەقان بوو کاکە گیان پیای من ئەو شتانە ناکە نازانێت فیشێکی بتەقێ دادەجان ئەمە پیاوە ڕاستەکەم ئەگەر مریچێک فرۆشەکەی تەنیشمان ئەڵێت ئەوە نییە کاک برایم ئەگەر ئەوڵێت کاکە وەڵی خۆی ئومەهاتەکەوتی کاکە خەریکە مردارە بێت و بیبە یا مریچ فرۆش یا نازان بەخات و باسی کاکەجان من هاتوو بۆ گرتنی تۆ قەزاری خەڵقی تۆ تەقەشتی بەسەر خەڵکی ژا کردەوە نییە کێ حەمعەلی بەڵێ ئەو لە ئەستێرە ترسێ بەشەو لەرکی چییە تۆ من باوڕ بەشتێ ئەمە ڕێویە و لە پێستی شێرا خۆی وڵایتم نەکردو کاکە ناوی چێ و تۆمەتبارەی هاوارەکردوە نییە ئەگەر ناوەکەی من هاتووی نا من بە هەڵە نەهاتووم هاتووم بۆ ئەم باڵە ڕێگە قینوانی ئەم باڵیان ناومەتێ ناوەکەی نووسراوە ئەکرەم محەممەد سعید باشە هەوێ کرد کاکە پێشتر ئەو ئەکرەمت لەم ماڵ مانێکە هاتیم بۆ ئێرە ئەجین ئەوەدە من ناوم حەمەعەلیە ئەوە زووتر کرێکی بۆی وەکو ئێمە لێرە بوو بە قوربان تۆ حەقی خۆت ماڵەکان نازانی والله زين تو من ايزانم بس بالقران زي بشان بم اترسم دور ورجيك من بغيت برشاقم كدواي بيبدوش بالناري اود مشكله بخوا من نقل نا بقربان تو بهلا هاتويت والله راسك داول يقول لك بالله هادوم والله تو حسن سيري ذاك من تومت باركي زور مهمه تشيت اما تومت باري تبي والله من سنين نوك ما كم جان مدرسي بس تشيكي تو مني نوكي بو كم جاري بس تو بون ترسنو عيب ناكي تو بهم قلافته وبهم خربنيته وانا عيب ناكي درسي عشان من ناترسم والله هالحذر واجبها دادي جا مشتريش يخو ما زور ترسنوك نات عيب ناكي او ترسنوك بخير بيه حافظي بيه سرتشاو ئەرە تۆ بۆ نەترسونەکی حای خۆتە بلا پیاوە ئەوە پێی ڕابواردیت ئەزانی نەگەڕێتەوە ژنەکە چی بگەڕێتەوە ئەخەزانین تۆ مەسەلەی پۆلیس وش زۆر ناخۆشە چێشتی بۆێنە بۆ سجنەکە با سجنیش ببینی تۆسیە لەو ترسە دەرچی بەخوان حەزم لێ نییە من لە سجن ئەڵێم حەمەعەلی بۆ سێ ئێوارە پیازی بەسەرایی نەکەم ترس دەرکە ئەڵێ چی ئەوە لە لوت و لە دەست و لە مەولە وەرە خۆ من نەترساوەم تۆ دوێنێ بیر چۆ قالۆنچەکە چۆن ڕای کرد بە دواتە حەشەرات پیسە پیاوە پیاو چۆن نەبێ بترسێ من لە قالۆنچە بترسم ئەڵێم بە تەمام بچم ماڵی سوامی خەیات ئەبێ بە تەکسی بچم بە ناشکوری نەبێت هەر تەکسی هاوارژنەکە تۆ هەر مشکلەی بۆ من یاخی بۆ بە تەکسی نازانی دنیاکە خراپە وا لە ڕێگا فڕانتی چی بکەم قوڕی چۆکەم بەسەر خۆمە من بۆ ڕفێنن ئەی چوزانم دنیا هەزار یەک مشکلی تیا
تۆ پارەی سێ سیارە هەیە بزانە توانی سیارێ بکڕیت ها هەم دیز مەسەلەکەی ئەرێژنەکە تۆ نازانی مەشاکیلی سیارە چەند زۆرە وا من ڕۆشتم و ئیسۆپیتیانەمە ئێقەچە کامل لێ خوڕم وا من لە یوتێرنێکە وام کرد و سوکانەکە بەدەستمەوە هەبەچی پێچکەمەوە ئەو نێم عالەمە ژوایە بیکڕۆ من لێ خوڕم خوا نەخواسە شتێکەکەی بە من چی بکەم ئێ باشە کاکە تۆ لی بخڕە من سەری کێ بکەم بە قوڕی خۆم هین بڵێم قوڕی کێکم بە سەری خۆم من ناتوان من خۆم حیاتی خۆم ناخەمە لێ خەتەریات پارێ بۆچی کۆکەیتەوە پارەی دوو سیارم بەس ئێم بە تەکسی من ئەزانی وەزع باش نییە حەز ناکەم سوایی تەکسی باش نییە دەدانی شە ترسنەکە چمە ماڵی سوامی خەیات ئەگەر خۆ بێت واللهی بە پێ بڕێ باشتر چونکە تەکسی وشت خەتەریاتی هەورە تریشقیە